بەنسبەت داتاکانی ئێمە تەبعاً بۆ جێبەجێکردنی یاخود بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکان بەڕێزان لە 28 حەوت تیمان دروست کردووە. ئەو تیمانە بەسەر سەکتەرەکانی یاساکەدا دابەشکراون و ئەو تیمانە لە 28 تا 15 برێن هەنگاوی یەکەمیان لە وردبینیکردن و سەردانی داهەم دەستگاکان تەواو کردووە. ئەمە راپۆرتێکی دوور و درێژمان حاضر کردووە، ڕەنگە کاتی ئەوە نەبێمەوە راپۆرتە دوور و درێژە کاتی ئەوەی بەڕێزی پێ بگرین، بەڵام داهاتووشی نزیکە یان لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی تر یاخود بە شێوەیەکی بڵێن پوخت کراوە دەیدێنە بەردەمی ئەوەی خۆتان، بەردەمی ئەوەی بەڕێز بۆی ئاگادارتان بن. تەبعاً بەنسبەت وردبینیکردن لە دۆستەی فەرمانبران ئەوەی ئێمە تا ناوەڕاستی مانگی 11 زانیمان سەتاچری تەواو کراوە. بەنسبەت فایلی بەڵێن مەسەلەی خستنەوەی خانشی پێشمەرگە و حساباتی 78 تا ئێستا هەنگاوێکی ئەوتۆری نەچۆتە پێش. بەنسبەت وردبینیکردن لە دۆسیەی دادوەران و شارەزایان تەبعاً شارەزایان تەواو بە 434 دۆستێ بۆەوە بڕی 350 میلیۆن دینار کات خۆی دارایی ڕایگەیان گەڕاوەتەوەی دادوەران سەتاچری تەواو بووە. بەنسبەت ئاستەکانی بەردەمی پرۆستەی جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەوەی ئێمە ئەومان کردووە تێبینیمان کردووە. ئاستەنجی ئەساسی بەڕاستی ڕۆژ دروستیە بوو کە باڵی بەسەر کوردستاندا کێشا پەتای کۆڕۆنا بە باوەیەکی زۆر داوام دەستگاکان داوامیان یاخود نەکرد یا تاکو ئێستاش بە شێوەی نۆرە دەکرێت. تەبعاً لەگەڵ کۆمەڵێک ئاستەم و کێشەی تر کە ڕەبتی بە هەندێک بە تەفسیری زۆری ڕێنمایەکان هەیە، هەندێک پێویستی بەوەیە، بەڵام هەندێکیش بە تەکید پێویستی بە ئیرادەی سیاسیە، چونکە هەندێک بابەتەیە پێویستی بەوەیە کە لایەنە بەشداربەکانی ناحکومەت بەڕیاری کۆتایی لەو پرۆسەیە بدەن. داتاکانی ساڵی 2020 خۆتان زان ساڵی 2020 لەگە 2019 جیاوازەی زۆریە کە دەتوان بڵێم لە حدودی 135 تا 40 داوام ئاسایی بە نسبەت ساڵی ڕابردوو. لەبەرەوە لە مقارنەیەکمان هەیە لە بینی ساڵی دوو ئەم ساڵ پێمان وایە گەر ئەم ساڵ ساڵێکی ئاسایی بە ئاستی کار و چالاکیەکان بە شێوەیەکی باشتر بەرەوە پێش دەچوو، چونکە تقریبا ئێستاش ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ پارە بەنسبەی 130 تا 35 کەمی کردووە لەگەر ئەوەی کە تا ئێستا گوتم وەزعی داوام لە هەموو داوام دەستگاکان بەوەی ئێمەشاوە. ئێمە بەنسبەت داتاکان ئەم ساڵ وەکو ساڵی داوای هەواڵدەری ئەم ساڵ 68 داوای هەواڵدەریمان هەیە. تەبعاً کە باس دەکەم باسی هەر سێ پارێزگاکە دەکەم، هەولێر، سلێمانی، دۆک و ئی پێشوش ساڵانی پێشوش 193 واتە ئێستا 261 داوای هەواڵدەری لەلایەن دەستەی دەستپاچیەوە لێکۆڵۆیدا دەکرێت. داوای سزایی ئەم ساڵ کە تۆمار کرابێ 163 داوای سزاییە و ئەوەی کە ماوەتەوە 200 ئەوەی کە لە برێن ماوەی ساڵانی ڕابردووە 218 کە دەکاتە 381 داوای سزایی 261ش داوای هەواڵدەریە. کۆی ئەو داوانەی بە هەواڵدەری سزای ئێستا لەلایەن دەستەی دەستپاچیەوە لێکۆڵۆیدا دەکرێت 682 کەیسی گەندەڵیە کە دابەش بووە بەسەر هەردوو داوای هەواڵدەری سزایی کە من بە دوایژەوە بە نووسین و وابزانام لە بەردەستان نامووی، چونکە ئەوەی بەدەستان دابش کراوە ڕەنگە بۆ دۆکایی تێدایە. تابەن ئەم ساڵ ئەو کەیسانی کە ڕاوای دادگا کراون 85 کەیس ڕاوای دادگا کراوە و 35 کەیسی تریش ڕاوای دادگاکانی تر کراوە کەواتە پسپۆڕی دادگاکانی دەستپاچی نییە، واتە کۆی ئەوانەی ئەم ساڵ ڕاوای دادگاکان کراون و بۆتە 116 بەڵام 85 یان بۆ دادگاکانی تەرخانکراوە بۆ کەیسەکانی گەندەڵی ڕۆیشتووە. بەنسبەت حکم ئەم ساڵ ئێمە 26 حکممان هەیە، 26 حکمەیە کە دواتر بۆتان بڵاوکەینەوە بۆتان دەدەێنێت کە 26 کەیس تێدا حکم بووە و ئێستا 158 کەیس لە قۆناغی دادگاییکردنێ لە دادگاکانی هەرێمی کوردستان 158 کەیس تێدا حکمی تێدا درراوە. تقریبا ئەوە کورتەی ئەو داوای سزایی و هەواڵدەریان هەیە و بەشێکی زۆری بابەتەکانیش لای خۆت